یەکێکی تر لەو گوناحانەی کە لعنەتی لێکراوە لە سوورەتی مائیدە ئاەتی 78 بۆ 79 خوای تەعالا فەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوه. يعني اگر تو خراپەیەک بدونی بێدەنگ ببی لێی بتوانی توانات هەبێ بە ئەندامەکانی لەشت ئەو خراپە بگۆڕێ بە بیگۆڕی. ئەگەر نەتوانی بە زمانت بە قسەکردن، ئەگەر نەتوانی بە نووسین، ئەگەر نەتوانی ئەبێ لە دڵۆ زۆر زۆرت پێ ناخۆش بێ، بەڵام بێدەنگ ببیت و بڕۆی لەگەڵ ئەو کەسەوە ئەو گوناحە ئەکات تۆش لەگەڵ یا تێکەڵ ببیت و بەدەمیەوە پێ بکەنیت و تەوقەی لەگەڵا بکەیت و سێڵڤی لەگەڵا بگریت و ببی بە کرێگیراوی و جاسوسی بۆ بکەیت و لەو داژبەی بۆ مزگەوت و لە ڕیزی بەردەم و خۆتت کردوێتە ئەولیای خوا وەڵڵاهی برا شەریکی ئەوە بەری ئەو لعنەتە ئەکەوێ کە لەسەر زمانی داود عەلەیهی سەلام لەسەر زمانی عیسا عەلەیهی سەلام وتراوە لعنەتی لێکراوە. تۆ کاتێ خراپە ئەبینی ئەبێ زۆر زۆرت پێ ناخۆش بێ، عەلە لەقەل ئەگەر بتوانی بەدەست بە زمانت ئەبێ مەنعی بکەی.